ئەوان وە خۆیان دەڵێن نەقسا ڕووگەی موسڵمانانە. بە دروشمی قودس کێشەی باوەڕدارانە مامۆستایانی ئاینی و خەڵکی هەڵەبجە لە ناو بازاڕی هەڵەبجە کۆبوونەوەیەکی فراوانیان ڕێخست و داوای ڕاگررتنی جەنگیان لە فەڵەستین کرد. بە بەرچاوی وڵاتانی دنیا و کۆمەڵگەی نێودەوڵەتی و ڕێکخراوەکانی مافی مرۆڤەوە گەلێکی بێکەس و بێدۆست قەتڵ و عام دەکرێت. گەلی کورد و گەلی فەڵەستینی خاوەنی مێژوویەکی دوور و درێژی خەباتی نەفساوەن دژی داگیرکەران و هەمیشە لە قۆناغە جیاوازەکانی خەباتی ڕزگاری خوازیاندا هاوخەم و هەماهەنگی یەکتر بوون. بەشێک لە مامۆستایانی ئاینی دەڵێن هاوسۆزی ئەوان بۆ خەڵکی مەدەنیە. دەنا وڵاتە عەرەبیەکان هاوسۆزی کەیسەکانی کورد نەبوون. دەشڵێن لە زۆر قۆناغی مێژوویشدا ستەمیان لە نەتەوەی کورد کردووە. ویسمان وەک وەڵامدانەوەیەک بۆ ئەوەی کە قودس قیبلەی یەکەممانە خوا لە قورئانی بەرز و پیرۆزە بە ئەرضی مبارەک بە ئەرضی مقەدەس ناوی دەبات و شوێنی شەوڕەوی پێغەمبەر و هەموو پێغەمبەرانە عەلی نەبینا عەلەیهیم الصەلاة وەسەلام سەرکردەکانی عەرەب کە بەڕاستی بۆ خۆیان زەلیلن بۆ خۆیان بەشێکن لە دروستبوونی و کێشەیە هەر ئەوانیش بوون هاوخەم نەبوون هاودەم نەبوون لەگەڵ ئێمەدا بۆیە وەکو شەعب ئێمە هاوخەم و هاوسۆزی خەڵکی مسلمان و گەلی مسلمانین. خەڵکی هەڵەبجە دەڵێن وەک مرۆڤ و گەلێکی ستەمدیدا هاوسۆزی هەر گەلێک دەبین کە ستەمیان لێ بکرێت مسلمان بن یان نامسلمان. دەشڵێن گەلی کورد و گەلی فەڵەستین وەک یەک چەندین کەیسیا و بەشیان هەیە. وەڵی ئەمە وەکو خەڵکی هەڵەبجە وەک ئینسان وەک مسلمان وەک گەلێکی ستەمدیدەش بە هەموو یەقتیبارەکان نەقی خۆیەتی هاوسۆزی هەموو گەلێکی ستەمدی دەبین مسلمان بێ یان نامسلمان بەلای ئێمەوە جیاوازی نییە. ستەم هەر ستەمە بە تایبەتی ئێستا کە خەڵکی مسلمانی فەڵەستین کە هەم هاو ئاینمانە و هەم هاوستەممانە کە لە ڕابردوو لە ئێستاشە هەردوو لەگەکمانەک و دوو گەل ستەممان لێکرێ. مامۆستایەکی ئاینی دەڵێ ئێمە لە ڕوانگەی ئاینەکەمانەوە هاوسۆزی دەردەبڕین. دەڵێن چۆن ئێمە لە کیمیابارانکردنی هەڵەبجەدا کەس هاوسۆزمان نەبوو ئێوەش کەس هاوسۆزتان نییە. ملەتی کوردی مسلمان میلەتێکی مەزلومین عەرەبی شۆڤێنی دیفاعی لە قەزیە و کەیسی کورد نەکردووە. ئێمە لە ڕوانگەی ئیسلامەوە لە ڕوانگەی قورئانەوە کە قودس عەقیدەمانە قودس یەکەم قیبلەی مسلمانان و سێم حەرەمەینە ئێمە لە ڕوانگەی دینیەوە سۆزی ئیسلامی سۆزی مرۆڤ دۆستانەمان بۆیان ئەجوڵێ. ئەگینا ئەوەی کە لە ئاس ئەو تاوانانەی میلەتی کووردا کە ڕووکاز بوو لە ڕۆژی قیامەتا شەریکە لەو جەریمەی حکومەتی بەعس کە کردی بەرامبەر بە میلەتی کورد. لە بەرامبەر ئەو ئاڵۆزی و ڕوبەڕووبوونەوانەی کە لە فەڵەستین بەڕێوە دەچن لە پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە لە یەک کاتدا دوو گردبوونەوە بەڕێوە چوون. داوا کرا ئاگربەز ڕابگەێنرێت و لەوە زیاتر مرۆڤەکان نەبنە قوربانی. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە.